السلام عليكم ورحمة الله وبركاته. بنراني برز خوشويست ام كاتتان باش امروش خوای پروردگار تمنی پێبەخشیم کە بێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. باڕوون و ڕاشکاوی ئەمڕۆ تەواو ئیدی گەیشتنە مانجی نۆ باشە. ئەمڕۆ یەکی ئەیلولی 2024 بەڵام خەڵک لە هەرێمی کوردستان تا ئێستا موچەی مانجی حەوتیان وەرنەگرتووە. بابەتەکەی مە لەسەر ئەوەیە کە وێڕای گەیشتنی پارە لە بەغداوە بەڵام حکوومەت لیستی موچە ڕاناگەیەنێ. جگەل لەوەی کە پارە لە بەغداوە هاتووە، پارەی چەندین مانگ لە داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بۆچی کەس لایەک ناکاتەوە لە موچەخۆرانی ئەم هەرێمی کوردستانە لەو بازاڕە بێنازانەی کوردستان، یعنی هەموو شتێک شەلەری هێناوە، هەموو شتێک بەڕاستی چۆن دەڵێ لە کورتیە، باردۆخەکە بە شێوازێکی گشتی بەڕاستی ناخۆشە. ڕوو لە هەر شوێنێ دەکەی، ڕوو لە هەر کەسێ دەکەی، یعنی پێوە دیارە، بازار پێوەی دیارە، خەڵک پێوەی دیارە، هەموو شتێک ینی بەڕاستی چۆن دەڵێ عکس بۆتەوە، ئاوەژوو بۆتەوە بەڕاستی بەداخەوە بۆ ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان کە پارەیان لەبەر دەستە بەڵام موچەش نادەن، لیستی موچە ڕاناگەیەنن. کاک مستەفا لە سۆران. وعليكم السلام ورحمة الله. ئەو کاتت باش جانەکەم فەرموو. والله سەبارەت بە چاوەڕێکەکان ماوی سەبارەت بە موچەیە. بەڵێ والله خۆی حکوومەت دەزانی کە حکوومەت ئێستا لیستی موچەی ڕانەگەیاندیە خەتای خەڵکێ بەڕاستی. بۆ خەڵک هۆشیار نییە کاکە لەو کوردستانە خەڵک هۆشیار نییە، ینی لە وڵاتێکی تر ئەگەر هاوڕاتی فەرمانبەر 2 مانگ موچەی دواب بکەوێ، ینی پێت وایە چ بەسەر حکوومەتەکەی بینی؟ والله من تاستا نمونەی وام نبینیوە لە عالم، یعنی لە هەموو دنیادا 2 مانگ موچە نەدرێ. قەیناکە ئەگەر وڵات لە حربدا بێ ئۆکەی وتمان ئەوە وڵات لە حربدایە، بەڵام وڵات دەسەڵاتداران و دەوروبەریان لەو پەڕی خۆشی دەژین، کێشە و گرفتیش خەڵکیش کە کێشەی هەیە موچەی نییە، ئەوە لای ئەوان گرنگ نییە. ئوستاز ینی هەتا وەکو ئینسان بەخۆی خۆ نەگۆڕێتن، بەخۆی قەرار لەسەر ژیانی خۆی نەداتن، لەسەر داهاتی خۆی نەداتن، باوەڕ بکە هیچ کەسێک ناتوانێت. يعني حتى خواهي جوراري إن الله لا يغير ما بالخلق حتى يغير ما بأنفسهم. يعني خواهي تبشينا غوري في خلقك خوي غوري. أجر خلق وعيبه وشاربه قبولي نكر بدون ما يعني مسوى المديسن باور بك حكمتك ايش باجد. يعني صار بالتاكيد فشار دروز بي فشار في مثلا رئيس عام دروز بي فشار بسر حكومه دروز بي بالتاكيد لسه كبراو في تو ما يهدي براو والله دبروا خلقك وعي براسي بداخل لبروي رئيس عامية خلق يقدر يخلص دي أود رسدو بسيط إخوان دەستەکانت خۆش کاک مستەفا، دەستەکانت خۆش کاک مستەفا، زۆر سپاس. باوکی هێلین لە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش. کاتەوە باش بە قوربان. پارە هەیە، پارە هاتووە، پارەی ناوخۆ هەیە، بەڵام ئەوە ئەمڕۆ یەکی نۆیە هێشتان خەڵک موچەی مانجی حەوتی وەرنەگرتووە. کاک حاجیان ئەم حکوومەتە بێباکە بۆ حکوومەت بێباکە بەرچی؟ وەڵی بۆیە بێباکە لەبەرەوەی بە جوانی وەڕێکوپێژی عەقڵ و معریفەتی لەگەڵ ڕێزم ئەم میلەتەی خوێنێتەوە کەسی 3 ساڵە ئەگەرێ کەسێک ئاویشی نەبێ، کارەباشی نەبێ، ئەتوانێت تەحملی وەزای کردووە قسە ناکا و بێدەنگە و بێهەویەکە لەبەر ئەوەیە کە باش خوێنێتی و من لەگەڵ ئەو ڕێیاشانیم کەڕیان دەسەڵاتە نەزانە نەفامە، نەزانیە نەفام نییە، باش تەقریە میلەتەی خوێنێتەوە بۆیە ئاوا بێباکە کە نزیکی ژەبینەوە مامۆستایانوە لە هەڵبژاردن ئەوایە ڕێکلامی کردایە، ینی دەعایب کردایە. بەڵام ئەوە ئەڵێم خوای گەورە
لقرآني بيلوزا فرمويتي هذا أمتك هذا ملتك خوي سانك أقري خوي نقوري مني شاوكاري ناكم دولاتي ما بداخل أقل قوريني بزوية أتيب ولا دكتور تزميلك تساوي عدو سيتيك أملاك أولاك بابا بيقري خوم عم قورين انت كاين سواش كراوك كبراتين أو بجارين بوتا جماعة كاك حاجي أنوار داخل باقي يقولون شون بوتا جماعة بوتا جماعة كان شوان كردوه كخلق وأنا خلق كردوه أجر هاو بجاريش بيت أجر هاو بجاريش بيت بارتي كان إسلام كان غير إسلام كان بأوبوزيسيون أجر هاو بجاريش برنوا خلق أربعة ورمعتا أو قناعة يجيبون هو كبصراحة جاي داخل بلا من حظه كان يكشف يبغى بكره وهو روزنا من مسلم ما مصانع كثير جنيو كملاياتيو وشايف دور خانوته بنيجي تاني في خوم سكت كردي ملتي كرديناتيوا يكم قاعدة كنيزي دوام حادي توفيق شاعري جورين أمريكا سكت شوية جناسو حادي توفيق كناسا وكيلامير لقوا صدامي غور بغور أو سكت ملتي كرديناتي كوتي أنا معنا بعمل حكمرانينا رزق خوشيسين سپاس بقربان دەستەکانت خۆش بێت خوای گەورە هەڕێدەم میرەتەباتەوە اللهم آمين كاك محمد لكلار كاك باوشي هێلین سپاس دەکەم بقربان كاك محمد وعليكم السلام ورحمة الله كاك دەستخۆشی بەنامەکەی بگەم سپاس بۆ بەڕێزت كاك بەڵێ جان تەوەرەکە لە کاتیشی خۆیدا سپاس دەکەم فەرموو بقربان ڕێگەشتی پارە لە بەغدا حکوومەتی هەرێر دەستی موسەران ناگەیان ئەمە شیش ئاساییە بۆ ئاساییە ئاساییە کاکە ئەمڕۆ یەکی ئەیولیە بەڵێ دوێنێ سوێشی ئاب بوو بەڵێ تەواوی ئەو کارەساتای لە ناوخۆدا شەڕی ناوخۆی کردەیە لە 28 کەسیان بە کوشدا لە شەڕی ناوخۆیە و کارەسات یۆکو سوێشی ئاویشی دەکەوتەوە هەموو لەز پارە بوو عەزیزی من ئەوان دەیانێ ئەو پارەی لە بەغداوە دێ بكيف خوان توزيعي كانوا يفيد من 100 مليار في لادن أمهم زريبة وباج وسرانة وتهاتي بروتين وإلى آخره أوش عمل اللي بعد كان خايفا كاتجان أم خلق هر شعري أوانية عزيزي من إما كاسش إنه خلق يا مجام خاب بلطون بري بنخلشي دكيولي خلشي وهاتوا دلوكي باش يعني يخصي لك هذا أو هلا حكمة دك النوم إيه والله داش والدك وباج والد بدناتي بددان كورناتي بددان أو هالي ذكاء خلقي من نزان النفامة الشاني أو بالتسانية بلا مرة من يكون لرجع كان على بروجيته ويفهم هي أو عليك خلق صار ذاك النوع حتى سيدي مثل بدنات كبر ولا هدية صلاة بين جينا كاتك بدي إمش كاتك ما عندي تريش ما نفس بدنان لا ما أعرفين السيا أويك يوميا كويليت بكويلي خوي تعرف كويلي زور يعني كويليت بكويلي خوي جرأتي هي في كذا دا بلا كابرا جاري يشتد دكتوراه هنا ما لطيفوا بجار فيسبوك وبجوب سيقور خلق وقوف ناس يخلق شمان دكاتوا براعي شارة سبب منه تو أو خلقت سيرقا يعني شورش ككارثات اللي ذكرتوا حالي بوي يعني كل تاي سربازي كبقية ما كل تاي سربازي ما تناكريم يعني أود دندان باش تنوش على سرب بو هوجا بو غورين سيستم حكومي اللي هموجي عنده ببيع بنشيو ببيع شيء زود عشيانية تو دندان يخد بده أو إذا تتابع توم يوانين زور ساكن دستكان تخش على محمد زور سباس دستكان الله أو قد طبعا نجي كردا أو نسا سيج شكان دلو شتيوان بخواي جوري إن شاء الله دستكان تخش كاك هاور سلاوي خوادي بمكاتب باش بالي كاك هاوري كاك نور بالي جيان كاك شكر سپاس بقربان تو باشي بيويلي يا أخوة سلامت بيا كاك نور جان قيناك الكابرا لداهات نوتي خويني بر معاسك راجر منا كان لي باك السوداني باك بو ايات الامانه بالي هي امانه بحساب حكمتن قيناك كوكري كلمه حكمه السوداني ما هو يجيني لا اخوانه جابني كانوا نور جد امانه كي مع فوق كمان والله بلنت كاك هاورجان بحقت يعني خلق نازانم يعني خلق زور بريشانه خلق زور وزي خلافه خيلاك ورومان وهم إبرو يكنومو
والله أول غازم بتاوى يقارن بيني لازم شعب يكرم شو يكرم أمر رجع من نعم يعني ما زال عواما بصلاته بداخل هناك كنت ما هو بقرآن أو دور كم والدين تسلم شيء كم بارم كذي بداخل دەستەکانت خۆش کاک هاوڕێژیان زۆر سپاس دەکەم بەڕێز خوا ڕەحم دوو حەقێ ماسارێکە قاوتێکە هاتووە دەستی بەسەلا گوتێ نامماتی ڕاستە ئەی بۆ نامماتێت خۆداهاتی خۆی نییە لە داهاتی نەوتەکەی خۆی ماتێت دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک مەولود سلام علیکم کاک مەولود کاک هاوڕێ دەڵێ دوو ڕۆژتر پارەی مۆلیدە دێ پارەم نییە غازمان خلاص بۆ پارەم نییە بیکڕم کابرایەکی تەقاعودم و معاشەکەم نادەنێ ئێ باشە پارە هاتووە لە بەغدا پارەش هەیە لێرە بۆ موسە ڕاناگەێنن بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. والله إذا ذلك أخوي إن شاء الله فاجر النبي هذا ماتن أو انتخابي. شباشا انتخابك خلق لمال الناس دنگدان خو لمال دانشی هیچ گۆڕانکاری دروست نابێ. دانا گۆڕانکاری دەبی إن شاء الله أو دار إن شاء الله. شكو فاجر عم بدور تبي كيف لنا يا عندما إن شاء الله. كاك مولود. بله. تو ئامادەی بەشداری هەڵبژاردن بکەی؟ بەێ ئامادەمە و ئینشاءالله خوای گەورە چی بەو خەڵکانش دەڵێ کە ینی تا ئێستا ساردن ناچن بۆ دەنگدان بۆ نمونە وەڵڵی بێیان دەرێم هەمویان بچن دەنگ بدەن و لە ناویان ببەن و لەبەرەوەی ئەو میلەتە پێ ساڵەوە هەم لەکەی دەستانسێنەوە زۆر سپاس زۆر سپاس کاک زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک ئاڵان لە سلێمانی سڵاوی خوارد لێ بەم کاتت باش کاک ئەنوەر السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله کاک ئاڵان جێت لێ بوو ئەو برابەرزە لە بەکرەجۆ دەڵێ کە کابرایەکم خارەنشینم و پارەی بەغازێکم نییە و دوو ڕۆژتر پارەی کارەبا و مۆلیدەش دێ پارەم نییە کەسی ئەم دەسەڵاتەش هیچ باشی نییە بۆ بابەتانەوە کاک ئەنوەری بەڕێز وەڵامم لە بۆ پرسیارەکەی جەنابت بوو لە بۆ ئەو قسەی برا بەڕێزە خانەنشینەی کە گوتی بە قسێکی کاک شێخ جەعفەر وەڵامت دەدەمەوە لە یەک لە چاوپێکەوتنەکان گوتی ئەوەی حیزبی بەعز بەسەر ئەو میلەتەیدا نەهینا ئێمە بەسەرمانداهینا ئەوە وەڵامە لە بۆ ئەو قسەی جەنابت و لە بۆ ئەو برا بەڕێزە خانەنشینەی خوای گەورە حەقی بکە لە زووترین کات لە دنیا و لە قیامەت دڵنیا بە کاک ئەنوەری بەڕێز ئەوانە کۆتاییانە خەڵاس من سەیرم پێ دێتن ئەوانە سڵ ڕوویەکیانەیە دەستنە ناو پرۆسەی هەڵبژاردن بە سڵ ڕوویەکەوە کاک ئەنوەری بەڕێز ئینسان بە زەڕە ئیمانی هەبیتن و بە زەڕە ئەخلاقی هەبی لەگەڵ ڕێزم لە بۆ هەموو بینەرانی دیکەران دەنگ نادا بەو دەسەڵاتە لەبەرکە ئەو دەسەڵاتە هیچ نەماوە بۆ خەڵکی نەکاتن کاک ئەنوەری بەڕێزەوت بەلاوە زۆر ئاسایبی ئەوانە تێر و تەسەلن خۆیان پاسەوانەکانیان داریوتەکانیان ئەوانەی ئیخباری لە خەڵکی ڕای ئازادی حکوومە دەکا ئەوانەی تەقریرمان لەسەر دەنووسیتن ئەوانەی خوانەناسن خەڵکی مەظلوم و غەدر لێکرا و دەخەنە ژێر تەعزیب و دار و کوتەک و گولەی ئەوانەوە ئێمە گوێمان لێ نییە ئەمە ئینسانی خواناسین ئینسانی خۆمان بەغەبادی دەزانین یەکجار دەمرین بەڵام ئەو سوک و ڕسوایانە هەموو ڕۆژێ لەگەڵ قسەیەک و تەلەفۆنێک دەبی بمرنەوەوانە ئەگەر حەوایان نەبی وەڵڵاهی کاک ئەنوەرجیان بۆ خوای هەردوو قپانی خەڵق کردیە یەک نەفەر لەسەر ئەو گۆی زەویە بەس تێم برێت دز یەکسەر حەقارەیەک دەینە بقەبرەشی هەر دەخەنم دەستمەناوی بەس ئینسان کە حەیای نەبوو چیە زۆر بەلای ئاساییە هەموو خەڵک و میلەتی کورد بەوانە دەرێ دز ئەوانە دێ خۆشان هەڵدەبژێرن ئەم دەزمانەی درێژ دەڕین دەرێن ئەمە شۆڕشمان کردیە و خزمەتی خەڵکمان کردیە و چیمان کردیە کاک ئەنوەر حەزم نییە یەک پرسیار لە برا گەورەی خۆم بکەم جەنابەت یەک لەحظە بە محامی ئەو دەسەڵات یەک پرسیار لێ دەکەم وەڵامم بدەوە 2 ساڵە حکومڕانی دەکەنی یەک شت دوو شت نا
یەکشتی باشە و دەسەڵاتم پێ بێ یەکش وەڵام من یەک وەڵامە دەدەمەوە کاک ئالانجان کاک ئەنوەر کاک ئالانجان ئەمن بەڵێ جان کاک ئەنوەر کاک ئەنوەر بەڵێ جان گوتم 32 ساڵە ئەوانە حکومڕانی دەکەن یەک لەحظە بە ڕوخسەتی جەناب خۆت بکە بە محامی ئەو دەسەڵاتە یەکشتی باشە و دەسەڵاتم پێ بێ وەڵام من ئەستن ئەمن نابە محامی ئەوانە بە هیچ زۆرێک ئەزانم دەزانی بۆ پرسیارە لە جەناب دەکەم دەزانی بۆ لێ دەکەم دەزانم کەسێکی خواناس و بە ئیمان و بە ئەخلاق و حەقبێژی ئەگەر یەکشتی باشە و دەسەڵاتە بناسی پێم دەڵێ ئەزەما من یەک شت پێ بڵێم وەرە عەکسەکەی وەرگرە ئەوەی ئەو پارە و کاگەڕان ئەو پارە و سەروەت و سامانەی کە لەو کوردستانە هەبووە ئەگەر بێ و دەستێکی پاک و ئەمین هەبوایە و ئەو پارەی لە پاش ڕوخانی سەدام حوسێن کە هات بۆ ئەم هەرێمی کوردستانە دەستێکی پاک و ئەمین بووایە وەڵاهی ئەو هەرێمی کوردستانە دەبووە خۆشترین وڵات لەسەر ڕووی زەوی کاک ئەنوەرجان ئەوانە یەک ئەفعالی باشیان نەبووە بەس یەک قسەی ڕاستیان هەبووە ئەو قسەی کاک شێخ جەعفەری بەڕاستی پر بە پێستی خۆیانە زۆریان ئەو قسەیە دەکەن بەڵام ئەو بە ئاشکرا وایە وت خەڵکیشی ترێن هەیە لە پەنایەوە دەڵێ دەڵێم خەڵک زۆر وا دەڵێ بەس ئەو بە ئاشکرا وای وت كاكا أو قطب أو خويتي ها مثل العربي هي والشهيد الشاهد من أهله كاغالان زيادة أتو بيوزناكا خوشان دفاع لأخوة يمكن بيوزناكا ما صالشي وكوي لو بن جوارة كانوا سر جوارة كانوا بالجوارة كانوا شان لو ما بكن يا باس زور سباس كاغالان خوتان قدام بودادين زور سباس بقربان بعض بروسيل كاغ أنور جان تجي كومنتاريا كي لسوي كحزي بعض بوخل كي كذا أو دوح أويك أو دو ملتين كر أي ما كرمان ضلي دستكان تخش يعني أويك أو ما ولا برنامج بوخل كي كر بوي بلاتو أسايبي أوانت شن الدنيا شدي لجيانة شي رفاهية كاغالان بيامكت جيش زۆر سپاس بە قوربان باوکی نالی لە پێنجوێن ببوورە گەر دوا کەوتم تۆزە لەگەڵت کاک باوکی نالی سڵاوی خوارد لەبێم کاتت باش السلام عليكم ورحمة الله وبركاته عليكم السلام کاک باوکی نالی ئێوە لە دەڤەرێکی سنوورین بەڵێ حتمما موچەخۆریشی لێ و خەڵکێکی کەم دەرامەت و هەژاریشی لێیە جاوەرە موچە نەبێ و بازار نەبێ و دوو ڕۆژە تریش سەرما دەست پێ دەکا دڵنیام هەر وەکو ساڵانی ڕابردوو دەبێت لە بەرەوەی کەەوە دیارە لە ئێستاوە مشتێک بەتاکیید کاک ئەنوەریان دەستخۆشتان لێکم کاک ئەنوەر کاتێک ئێمە لە ناوچەیەکی بزوریە ئەژین و دوو مەرزی زۆر گرنگ و گەورە و گران لەسەر ئەم ناوچەیە کاتێک تۆ ئەبینی بە بەرچاوی تۆوە گەورە بزەکان سەروەت و سامانی ئەم میلەتە ئاودی و ئەکەن و بە ئارەزوی خۆیان ئەیبەن بۆ خۆیان و بۆ بنەماڵە و کوڕ و کەسوکارەکانیان مەراقی ئەو میلەتە ئەو خەڵکە زیاتر و زیاتر ئەبێ چونکە لەم کاتەدا تۆ هەست ئەەکەی کەوا تۆ بە خەڵکێکی دەرەجە 4 و 5 و 6 ئەوانەی لەوانەیە حساب بکرین تۆ ئەفەن لەوانەیە حسابی مرۆڤ بۆ نەکرێ ئەگینا بۆ ئەویش هەر لە وڵاتەیە ئەزی لە خۆشتی و ژیانە ئەزی بەڵام تۆ لە ناخۆشترین ژیانە ئەزی بەڵاستی کاگەنوەر ئەوەی کە گرنگە لای من ئەوەیە کە بیڵێم ئەگەر دقت بدەین ڕۆمانە زۆر گەورەکان کتێبە زۆر گەورەکان لە پیتێک و دوان وسیان لە وشێک و دوان وسیان لە دێڕێک و دوان وسیانەوە ئەبنە ئەو ڕۆمانە گەورانەی کەوا بە دەیان سەعات دائەنشید ئەی خوێنیتەوە کاتێک ئەبینین ئەو دەریانە لە دووەپە ئاوێکەوە و دەودەگەشە ئەکەن و ئەبن بە دەریا کەواتە ئێمە ئەبێ لەو حەقەتە تێ بگەین و ئەوە لە مێشمان فرە بکەینە دەرەوە نەڵێین دەنگێکی ئێمە کەمە و جا ئەوە چی و چیمان پێ ئەکرێ بەڵێ یەک دەنگی تۆ ئەتوانێت تەوازنێک ڕاگرێ بەڵێ دەنگێکی تۆ ئەتوانێت سەنتەری داڵمێک پێ بدا بەڕاستی کاک ئەنوەر ئەو کەسانی کەوا ناکرد بۆ دەنگدان ئەوانش کە ئەچن بۆ دەنگدان ئەوانی کە ئەچن بۆ دەنگدان و هیچ گۆڕانکاریە ڕوونایە ئەتوانن بڵێن ئێمە هەوڵماندا تێ بۆشان بەڵام چی بکەین گۆڕانکارێکە ڕووینەدا بەڵام من تێ ناگەم ئەوانەی کەوا ناچن و بڕوایان پێ نییە ئەوان ئەو وەختە ئەڵێن چی ئەڵێن ئێمە لە ماڵەوە دانیشتین و گلەیژەکەن ئینشاڵڵا ئەوانیش دڵیان باش دەبێ ئینشاڵڵا ئەوەی کە نیەتی وایە نەچێ بۆ دەنگدان ئەویش دەسێ دەنگەدا ئینشاڵڵا لەبەرەوە کاگەنوەر زۆر گرنگە ئەم میلەتەی ئێمە بەرەو خۆڕۆشن بیرکردن پەروەردەکردن تەوسیەکردن بڕوا
چونکە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە باشترین ئیسپادەیەکە کردویانە ئەوەیە واری پەروەردە و فێرکردن و ڕۆشنبیری کۆمەلگایان تێکشاندووە چونکە کاتێک کۆمەلگا هۆشیار بێ کۆمەلگایەکی وریا و لێهاتوو بێت دەرێک بە حقایقەکان بکە ئەوە زاوڵ و گەنجەڵ و خوێنڕێژ و خوێنبەکان گیان نابێتەوە بۆیە ئەوان ئەم بواریان وا تێکشاندووە بۆ ئەوەی کۆمەلگا هەمیشە کۆیلەی ئەوان بن هیوادارم ئەو میلەتی ئێمە بیرکاتەوە هیوادارم ئەندام و دۆست و لانگیری ئەو دەسەڵاتدارانەیش ئەوانش بەخوا نابچنەوە بابە وەڵڵا ئەم وڵاتە وڵاتی هەمووانە ئەم وڵاتە وڵاتی یەکجوان نییە هەمومان براین لە وڵاتەدا با هەمومان مستەفیدین لە وڵاتەدا بەس خەڵکانێک خۆشترین ژیان و خەڵکان و دەستەکانت خۆش بێت دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش بێ واللهی یعنی جگای داخە ئەمڕۆ یەکی نۆیە یەکی نۆ یعنی تۆ وەرە خەریکە داخلی وەرزی پاییز دەبین لە مانجی حەوتەوە موچە نەدراوە ینی تۆرە موچەی مانجی حەوت نەدراوە موچەی مانجی هەشت نەدراوە دوو مانگ ئەخر دوو مانگ گەلێ زۆرە بەڕاستی یعنی تۆرە بینە بەرچاوی خۆت ینی خێزانێک کە تەنها و تەنها چۆن دەڵێ داهاتەکەیان تەنها موچەکەیانە باشە هیچ کار و کەسابەتێکی تریژ نییە بیکەن موچەکەش نەبێ وەکو خانەنشینە باسی کرد لە سلێمانی لە بەکرەجۆ ینی بەداخەوە ینی کە دەڵێ دوو ڕۆژتر پارەی کارە بادێ نیمە کاک فەرهاد لە شاوێز سڵاوی خوارد دەبێ بەڵێ گیانەکەم لەبارەی ئەو بەرنامەی بەڵێ گیان بەڵێ بەخۆبان ینی خەڵک زۆر تەلەفۆن دەکاتەرێ بەهات بژاردن بەهات بژاردن ناویران بەهات بژاردان نەکەونەوانە ئەوانەی بە شکڵاکە زین چۆنە کاک فەرهاد من لە تۆ دەپرسم ئایا ئەو پەرلەمانە ینی خەڵکی غێری یەکێتی و پارتی لێ نەبێ بۆ نمونە ئیسلامیەکانی لێ نەبێ ینی هەرچیان بێوێ دەیکەن پەرلەمان چۆن دەکات زین چۆنە زۆرت بۆ دەکات پەرلەمانی پەرلەمان شەڕی خوا جێبەجێ دەکات جان شەڕی خوا جێبەجێ دەکات زانی چۆنە شەڕی خوا جێبەجێ ناکات جێ بدێ برا یەک لەو حیزبانە هیچیان نارێک کاکەوەرە حکوم بە قورئان دەکەم وەرە حکوم بە سنەتی پێغەمبەری دەکەم عەلەیهی سەڵات وسەلام وەرە کاکە حکوم بە حکمی کوردایەتی دەکەم کاکە ئەو کوردایەتی کە باپیرەمان هەیە برامەوە بۆ ناکەی بە انتخابات نەدرێت پەنجەی بۆرقی نەدرێت بەوانەیە بە شەقلاکەون بە شەقاتی وە شەقلاکەون دەستەکانت خۆش کاک فەرهاد زۆر سپاس دەکەم بە قوربان دەچمە گەرمیان باوکی ئەیمەن سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەلۆ بەڵێ گیان سلام علیکم سلام ورحمة الله وبركاته باشی قوربان سپاس بە قوربان باشی والله هەلە هەموو دنیا قوربان گیان لە هەموو دنیا بە سەرچاوەی ژیانی خەڵک ئەوانەی کەوا موچەخۆرن و چاوەڕێی موچەکەن لە دەستی حکومەتەوە کە حکومەت موچەیەکیان پێبدا سەرچاوەی سەرەکی فەرماندەر و موچەخۆر ئەو موچەیەکەوا بۆی دابین نەکرێ بەڵام ئەبینی لە ئەم وڵاتەی خۆمانە بە تایبەتی ئەم حکومەتە کابینەی بەڕاستی ینی فاشترین کابینەی لەلای خەڵک نەکردمە ئەمە قسەی من نییە بۆ چونکە یەکێک لەو سیاسەتە زۆر شەوت و هەڵانەی کەوا ئەم کابینەیە یاری پێوە کرد و کردیە بابەتێکی زۆر سەرەکی بۆ ئازادان و ئازێدانی موچەخۆر بابەتی پاشەکەوت و بابەتی لێبڕین و بابەتی زۆرە ملی نهێشتنی موچە کە حال حاضر ئەبینین بەنجامەکەی چۆن نیوە بۆ نمونە من خۆمی جملەوانی کەوا موچەخۆرم ڕاستەکەی هیچ سەرچاوەیەکی دارایی نییە لە موچەکە زیاتر مانگانە کە چاوەڕێی ئەو موچەکەم ئەگەر نەیە من لە جەناب دەپرسم حەلەکەی و چارەسەرەکەی چییە ئەمە یەک دوو لە هەمان کاتیشا بەڕاستی ڕازبین بین حزب معارەزەکان بە تایبەتی من گەورەترین ڕەخنەم لە حزبەکەی جەناب دۆ حزبی کۆمەڵی دادگەری پشتی سەرەکیتان بەرەکەوێت لەم نەهامەتیانی کە خەڵک بە تووشی باوکی ئەیمەن با تۆزێ بە ویژدانەوە قسە بکەین بۆچی پشتی شێر بەر ئێمە دەکەوێت لەو نەهامەتیانە نەمو پشتی شێر وتە پشتی سەرەکی پشتی سەرەکیتان بەرەکەوێت بۆ ئەگەر مەزارم کەەوە ڕەنگە حزبەکەی جەناب و
جماعەکەی جنابچی پێ گەورە بێ ئەمە ئەم قسە لە قازانجی گەورەی کە منەیکە فەرموو بزانم چییە بەڵێ پێویست بوو لە سەرەتای دروستکردنی ئەم خەیرانانە کە دەیان و سەدان خەیران کە ئەم حکومەتە تووشی ئەم وڵاتەی کردووە تووشی ئەم هەرێمەی کردووە لە باج و لە خەراج و لە هەموو ئەو سەرچاوانەی کەوا حکومەت ئازاری خەڵکی پێدا ئێوەتان فاری تەنانەت لە مدیری مەکتەبێکەوە لە بەڕێوەبەرێکی گشتیەوە لە مدیر ناحەیەکەوە لە قایقانێکەوە هەمووتان سەحب کردا حکومەتەکەتان بۆ بەتایبەتی بۆ کردنەکەی مەسرور بارزانانی بەجێ بەهشتایە دڵنیا بە ئێستا چارەسەرەکە ئێستا چێمان ماوە کاک باوکی ئێمە چێمان ماوە کۆمەڵکە چێ ماوە ناو حکومەت لە سەرەتاوە کاکی خۆم لە سەرەتاوە کشاینەوە کاک قوربان جان قسەکانم پێ من بەڕێنەوە قسەکانم زۆر بەسنگی فراقن وەربگرا من باوکی ئەیمەن قسەکانی تۆ دەخەینە سەر و سەرچاومان ئێمە هەڵوێستمان هەبووە ئێمە قسەمان کردووە ئێمە بێدەنگ نەبووینە ئێمە کشاوینەتەوە یعنی بەڕاستی هەرگی لە یەکیش دەکەی دەخەینە سەر و سەرچاوم دڵنیام لە دڵسۆزیتە ئەزانی وەکو پێم وتی خەڵک ها لە معاناتێک و ها لە زۆر کارەساتێکی دڵتەزێنە بەتایبەتی کارەساتەوە نیکەوە خەڵکی بەدێشا بمێ و ینی ئەو کارەساتی بەسەر میلەتی کوردە هاتۆ بەتایبەتی موسەخۆر هیچی لە ئەو کارەساتێکەوە لە پەتی خەسە و لە فەڵەستڕۆدەکەم نییە باوکی ئەیمەن دەستەکانت خۆش بێ زۆر سوپاست دەکەم بەڕێزتە لەسەر پەیوەندینە سوپاست دەکەم بەڕێزەکەم کاک ئاسۆس لە سلێمانی سڵاوی خوا دەبێ باوکی ئەیمەن گەلێک مەمنون دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ دەسۆزیت کاک ئاسۆس سڵاوی خوا دەبێ فەرموو سڵاوی خوا حاجی و سڵاوی کارمەندانی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ فەرموو وەقفەکەتون حاجیان چیتە وێ ڕایگەیشتنی پارە دەبەداوە بەڵێ حکوومەت یێرێم تا حاجەمە جوابێکە بۆ هەموو ئەوانەی کە ئێمەمانان کە پەیوەندیەکەن یا بەدیا بەرنامەکە تۆ دانیشتینە ئەوە ئەو حکوومەتی بەناو حکوومەتەیە بەناو حکوومەت ئەو دوو کۆمپانیایەیە کە زۆر بێ منەتن لە دەنجی خەڵک یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە یعنی منەتمان پێتانە دەن ئەدەن یا نایدەن ئێمە جێی ناهێڵی لە مۆزار یەکێ سەیریەکەن هۆکارێکەیە ئێستا باوزین واگاتۆ بە هازادینە ئێستا گوایە کاریان لەسەرۆ کرداگیانی نای بۆ پێڵقەتمانە بەوی ترکیان لە هەڵبژاتن گوایە ئەمە نیشانەکانیەوەیە کە نەک مەزینەتیان بە دەنگی منە نە بۆوانەی کە لە هەرێمی کوردستانە ئەم دوو کۆمپانیای هەرەمێنن تا ئەو ڕۆژەی کە ڕۆژئاوا غەرب دنیای دەرەوە کەیانەوێ ئەم هاوسیانی کە وەکو وڵاتانی هاوسێمانیانەوێ ئیلیان نییە جارێک هەر ئەشیانەوێ غازە نییە کارەبایە نییە ئاوە نییە نەوتە نییە موچەیە نییە بازار گرانە ئەمە نیشانەی چیەکات حاجی نیشانەی ئەوەیە ئەمان بۆ خۆیان پێ منەتن ئیتر تۆ من بە کۆیدازانیا لە ناسم دەنگەدەم من خەڵک بێز بە خەڵکەڵێم دەنگ بەندا کاکەجان وەرە بزاننی سەر تۆ مەڵبەندەکەی ئێوە باشە با بچێت لە هەولێرە ئەو گەڕەکانی بێ ئاون چەندتەنکەری ئاوبەری و بەندۆبووی ئێوە باشدا بووی ئەم هێڵن ئەیبۆ حیزبەی 6 ساڵە دروست بووە بەقە 16 ساڵیەوان دروی کردووە حرمەتم بۆ بینەرەکان بۆ جەنابێت کە بەرکردەکان هەر عیبەتی ئەوە قسە بکات سەرۆکی حیزبێت هەر قسەی بازاڕی بۆ شێوازە قسە بکات ئەمە چیە قسەی دامایی خۆشمان کە حاجیجات ئای بژی سەرۆک بەزەبەرەوەی چی شتێکی پێ قسێک بڕبا بە قسەی بازاڕی و خەڵکی سیاسی ئەمڕۆ هەمان سیاسەتیان بێ حرمەت کردووە کەسانێک حەق سیاسی نەبێت بەڕێزەوە بە حرمەتەوە بزانن چۆن مامەڵاتەن حەتا شێوازی جلوبەرد وەڵسان و دانیشتیان بەزان پیاوە دێدانیشی قسە بۆ کەسی دامایی وەک ئێمەدانێت پێڵێن بژی سەرۆک کاکەم خۆی دیدو هێڵێ من ئەزانم پێم بڵێت تجارەت و ئابووری و ئەمە نازانم بەڵام سیاسەتی چیرە ئەی خێرە بەم 6 ساڵە بەقە 16 ساڵی وەڵساتە بۆچی ئەهێڵێ دەستەکانت خۆش مەبەستم چیە لێرەیە ئەم داماوی خەڵکی ئێمەستەیریدا بەو هەڵێن ێ باشە من ماڵی ئامۆزان هەیە گەڕەکەی خۆیان خوالی بەزیاد لەسەر پیرەکەیوانەکە حاج ئەم پێ تەلەڤیزیۆنەکەی و پیشانیدا بڵێمە چەند ماڵی وایەکە حاجی لە کۆڵان و لە گەڕەکوبانەکانە یعنی بە 6 تەنکەر ئەی بۆ خەڵک مەحتیسیەوە ناکە پارەی خێرخوازانە هێنەیدا بە ماڵی هەرچی و مناڵی شەهید و ئەملاولاو حزبەکەی تۆ حزبەکەی ئیسلامیەکەی تر دەستگیری و عالەمەکەن ئەی بۆ خەڵک ناڵێ پشی سەرۆک ئەی بۆ مەبەست چێ لێرەیە ئێمە دوای هەڵاتەوتینە بەخوا قابلمانە دەستەکانت خۆش ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام ڕۆژێک دادێ درۆزن بە ڕازگۆ حساب دەکرێت ڕازگۆش بە درۆزن ئەم پیاوەش درۆ
دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت لە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک سەرکەوت ببوور ئەگەر تۆزێک دواکەوت بەڵێ بە قوربان فەرموو ئەگەر دەنج تەلەڤیزیۆنەکەت کەسکەی سپاست دەکەم بەڵێ کاک سەرکەوت ئەم کاتەوە باش بە قوربان چۆنی حواڵ باشە ئەوەی یاخوا سەلامەت بێ حواڵتان باشە فەرموو سەلامەت بێ یاخوا مامۆستاجان یەک جار بە دستان ئەوەن سارد و بە هاوی ژەڵەن گەرە وایە وانە باڵێ بێگومان ئێمە ئێستا ئەم هەلەمان بۆ هاتۆتە پێشەوانێ و لە دوای ئەم چەند وەختا کە هەڵبژاردن ئەکرا و نەئەکرا و وانە دەنگت قەتع دەبێ کاک سەرکەوت باڵێ کاک سەرکەوت ئەمە ببێت ڕۆژانکاریەک لەسەر تاسەری کوردستان ئینشاءڵڵا چارەسەر و باشترین ڕێگە ئەوەیە بچینە سوقەکانی دەندان و لەبەری خۆمان هەڵی بژێنین ئینشاءڵڵا ناگات کاک سەرکەوت ئەگەر شوێنەکەت بگۆڕیت دانزەم دەنگت دەگاتە لام و دەبسڕێت حەز نییە هیچ گۆڕانکاریەک ڕوونایە لە ماڵەوە بێگومان دانیشتن لە ماڵەوە بەڕاستی هیچ گۆڕانکاریەک دروست ناکە لە غەیری بۆڵەبۆڵێک و هیچ ئیسفادەیەکی نییە بەڵێ کاک محەممەد دەنگت خراپ دەگاتە لەم بەتەشی هیچ گۆڕانکاریە ڕوونایە وای گەورە خۆی دەستەکان خۆش کاک محەممەد دەنگت زۆر خراپ دەگاتە لام نازانم زۆر سپاس دەکەم برا گەورەکەم بەڵێ دەستەکانت خۆش بە قوربان دەنگت خراپ دەگاتە لام زۆر دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک محەممەد لە تەچیە سڵاوی خوارد لێبێ زۆر داوای لێبردن لە کاک سەرکەوت دەکەم نازانم دەنجی قەتع دەبە زۆر کاک محەممەد وعليكم السلام ورحمة الله والله ما باش نقري وباش سپاس بقربان كم معاش توزيعنا كم أشهد بالله حق إخوانا بو أظن بو جاء يكتب أو أوريك وجد مثلا ملاي مشهور تريشي هبو تدي كافئ رسول ديك وغوديك تدي أنكر حتى أزيك أو دينيك كم تستقول للرجال وقول هارم هميك ليس يشو أجراء وشان يكتبها وقول هار هميك ملا سافيرا مثل الرجل شان ملا كجراء وماروانية أو كربوني بجان قد تقولوا ذلك يتوجدين تركوا حتى جيش الماروانية مثل تولدين كرتوني ويجي لقد تقول مثل كبير إذا كانت الملا بديع ويجملاشن أجلين بلجة في شركات كركات سي كركات كده تركاتهم تركين سي كركات يشاء قلت با هربوني كا حتى أطوبير مثل زور حزم يبوني كأت إنه زور حزم عليك في فارتيب وك أو أسل لمن المعنى حتى على يقدر لمن المعنى بدي تجي يشتري داورم تبدأ زور ما حزيتي في فارتيب يأخذ كان خوش بذا أخذ وخلصة زور ما حزبوني أنا بي والله دەستەکانت خۆش کاک محەممەد جان سوپاس بە قوربان زۆر سوپاس مامۆستا ئازاد لە گەرمیان سڵاوی خوارد لێبێ لە کەلار بەڵێ مامۆستا جان فەرموو برا بەڵێ مامۆستا جان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاس بە قوربان بەڵێ جان يرجع استقرار لبعضها حكومات هرم مشروعنا جيد أما بيرمانة المعبر برامر بحر ما ترسم لم بيرمانتي هي ترسم لم بيرمانتي هي آية لدروا وعجة كدروا همو موضوعك همو شيء بو حلي كيدو بابتي ذاتي أو متوفرة أو لا يخوف حياة ودنيشنا هنا بلام أبيت أميته رسل بعض المواضيع إذا فإذا قد أولاتاني أقليمي ودروة هيا ترسم من ترسم هي حملة دروة وعد ينفذ ذاتي بمنه يهو جديد بلقش منزورة محمد مرسي لصبا هيشتاي دنجاني هنا لا عنده شيشيان هنا ودنجي شي هنا دنجي خلطي شي هنا بله او شقية امانة
تلکی ئەوم هەیە ئەمانە وعدێکیان پێدراێ ئەگینە بەس ناکرێ ئێمە بێ ئومێد بین، ناکرێ ئێمە هەوڵ نەدەین، ناکرێ ئێمە لا خۆی ئەوەی ئێمە لەسەرمانە ئەیترشی لەدەست خۆیە ئەیگە لەدەست خواوە ئینشاءالله. دەستەکانت خۆش مامۆستا ئازادجان، زۆر سپاس بە قوربان، زۆر سپاس. دەسمە پێنجوێن کاگڕامیار سڵاوی خوارد لێبێ فەرموو. سپاس بە قوربان، دەستەکان خۆش بێ فەرموو بە قوربان. براکەم جان ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی حەق بوون، بەڵام ساڵی 2003 جیاو لە 1990 سەدارتان و لەگەڵم سەدانە هیچتان پێ نەکرا بزوتنەوەی ئیسلامی بوو، حیزبی تر بوو، گۆڕان بستێنج کورسیهانی ئەچی سەرمایەداری ئەم وڵاتەیە شەریکی پارتیەکێتەوە بەتەمای چیت؟ بەڵام دەکرێت هەر دەکرێت دانیشین دەستەوە ئەژنۆ دەست شۆڕکەینەوە بە خۆماندا؟ دەکرێت بێدەنگ بین و دانیشین و بڵێن تەواو ئیدی ساحەکە چۆرکەین بێ ئەخر خۆ تۆ حاکمەکانیشی کە لە خۆتی هەندەکە بۆلا حاکمە هەیە بێتی حاکمە لە تەفەقنات تۆ من کاک ڕامیار ئەگەر شوێنەکەت بگۆڕی شەبەکەت نازانم لێ کاک ڕامیار بۆی دەنگت بگاتە لەم کاک ڕامیار ڕامیار جان، کاک ڕامیار دەنگت خراپ دەگاتە لام، بزانە شوێنت بگۆڕە بتوانم گوێت لێ بگرم تاوەکو بینەران گوێیان لێت دێ. کاک هاوڕێ دەستخۆش کاک ڕامیارجان، من زۆر داوای لێ بردن دێ دەکەم کە نازانم دەنگ خراپ دەگەیشترم. کاک هاوڕێ لە زەردەریکا و سڵاوی خوارد لێبێ دوا پەیوەندی فەرموو براکەم. سوپاس بە قوربان، دەستەکان خۆش بەڵێ کاکە حاجی جان ئێمە دارێ خەمی موچەکە بخەرە ئەولاوە ئەوە زستان یەقەی کردین ئەوە ئاوی هەودەری تر ئاانێکدانی باران و دانە ماڵێ ئەمە خەمی ئەوانە بخۆ باشە ئەمتەرە کۆمارە ڕۆی بۆ بەغا لەم ئینزا دیاتر بەو کەسەی دروستی کردین نەمدی قسەی لەسەر کورد بکە ئەم ئینزا بۆ ئەم حافظەی کورد کردی ئەوش ئەگەر سەر بگرێ نازانین سەرەگرێ یان نا باشە خێرە 36 پێوە کوژا ئیسە باسی سیوەکی ئابەکەن ئەی لەمە بەر بۆ باسییان نەکە لەبەر کاتی دەنگدانەکەیە ئەو بابەتانە کاک هاوڕێجان پێ دوانە بێ ئەم بابەتە شتێکی جددی بێ ئەو کە باسی خیانەتی ئەو دەکامیش باسی خیانەتی ئەو دەکا بڕوا بکە تەنها پروپاگەندەی هەڵبژاردنە ئەوان لە ژێرەوە نەوتی خۆیان بەڕێ دەکەن و بازاری خۆیان گەرمە و هیچ گرفتێکیان نییە ئەوە خەڵکێکی بەڕاستی ئاگای لە هیچ نییە هەڵدەپەڕێ و شەڕیان بۆ دەکا بەداخەوە. کاکە حاجی وەڵڵا میلەت وا ناڕاتە ڕێوە نازانم ئەمان ئەنووسن دوای خۆیان چی یعنی ئەو نیشە زۆر بوون ئەمەنە کوڕ و کوڕەزا و مینزا و ئامۆزایان زۆر بووە ئەم لاناچ ئەوچە دەزیەکەی نامرن نازانین ئەمانە تاکەی لە کۆڵە میلەتە ناو بەخوا دنیا بەخوا بۆ کەس نامێنێ بە باش و بە خراپ ئەیجاخوا ئەمەی توی کردووە قەسەم بەخوا تا شەکرە و زەخابنەوەی تەلایکی تووشی شەکرە و زەخ لە داخی ئەمانە پێ باشە قەی ناکە باشە ئەم سەرە کۆمارە ناوێ بێژە ئەم پەرلەمانەکە هارە بەقا بێت گەلە کاکسێران عومەر و یەک دوانێکی تر ئەوانەی نەوەی نیە باشە قورئانیان خواردێ دەستیاندا سیزنەی قورئانە کائینات لە وڵات و لە ئینەکەن بەهاقی ئەو قورئانە ئەوانیان خوێندە بۆ پارە چوون بۆ بەغا بەهاقی ئەو قورئانە لەبەر میلەت نەچوون بەو کەسەی دروستی کردین باشە خەینە ئەوە زستان ئێمە یەقەی کردین جاران سەرناستێن ئێمە جمێنمان پێ ئەداوە ئەمانە کرد ئەمەیە نەوتی دانا ئابی بە دوونی و هاودە خاڵیەکە بە زۆر و زۆرداری ئەوە وەری بکە باشە خەینە یعنی ئەمە وڵات چی ئەمە ئەم پارە چی ئەکەن نازانم نەژێر عەردمان ئەوان لە کاتی دەنگدانەکە کاکە ئەنوەر لە کاتی دەنگدانەکە یەکسەر سەریان هەرگیسان و کردانە نامچلونەوە بە پەنجاویەک وانە هەر ئەو کاتە خەڵک بیزانیە وایە هەر ئەو کاتە کە ئەو هەموو پێشوەکە کوژا لەسەر گۆرگی برایم خەلیل و لەسەر کە پارە چۆنە دەنەکەڕ ئێوە داواکاری مێ لە جەناب و لە ڕێی کەناڵە بەڕێزەکەی ئێوە لە ڕێی خوا داوا بکەن لەسەرە کۆمارە بەهار ئەم نەوتەدا بازار ئەوە پارە ڕۆی ئەوە سێمانی ڕۆی ئەمیش دوو ئەمە پێنجمان ئەوان ئەگەر بیدەن کاک هاوڕێ پێم وایە تۆ دەسەڵاتت زیاترە بەس پارەت کەمترە تۆ کاکە ئەنوەر ئاخر میلەت وا ناڕۆتە ڕێوە ئەم کوڕە بووە سەرۆک وەزیران
نان و دوای عالم و فەقیر و هەژاری بڕی ئەوەیشی کە ئاغا و دەرەبەگە و شێخە و ئەوانەیە پارەکەی لای خۆیانە و بەشی ئەوانەدا کاکە پێ 6 ملیۆنەدا وەڵا بەشی دوومانیەکە بەس ئایا ئەمەی 220,000 هەیە یان ئەمەی کە هەری هیچی نییە ئیشە بۆ نمونە ئەم دێ ئێمە 50 ماڵ ئەم 50 ماڵە 30 ماڵی هیچی نییە ئەی باشە قەینا ئەمە چی لێ بکەین کاکە نەوتەکە بایعەکە باڵغینەکە وەڵی نازانین لە کووە دەست پێ بکەین نازانین دەستەکان خۆش بێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەم وەڵاهی دەسەڵاتدارانی ئێستای هەرێم و عێراق با زۆر چاک بزانن ئەو کورسیە بۆ کەس نامێنێ بۆ ئەوانیش نامێنێ فەرموو سەیری سەدام حوسێن بکە سەیری محەممەد حوسنی مبارەک بکە سەیری معەمەر قەزافی بکە سەیری بن عەلیەکەی تونس بکە هەر لە چواردەوری خۆمان سەیر کەم بزانێت چەند شۆڕش هاتوو چەند گۆڕانکاری دروست بوو چەند سەرۆک گۆڕا بەخوا ئەو دەسەڵاتە بۆ کەس نامێنێ عەفیە بۆ ئەوەی کە مێژوێکی جوان بۆ خۆی دەنووسێتەوە خواتان لەگەڵ